فرۆشەکەی سنرخەکەی دابازیەوە خەڵک ئەیکڕێت یان ئەیفرۆش جا ماژەیەک نی خەڵک لەوەی کێسا هەوڵبا بۆ کڕێنی کە بڵێ زێر دابەزیەوە یاخود بێ ئەو ماڵانی کە بەتمان زێر بکڕن بڵێ دابەزیەوە هەردوو شێوەکە ئەتوانین بڵێت تا ئێستا مامناوەندە بۆ کڕین و بۆ فرۆشنەکەی بەس ئەلەکسەوەی لە بازاڕا هەبێ زیاتر فرۆشتنی ئاڵتونەکە هاوڵاتیان بێ مێفرۆش. لەو چەند ڕۆژەی ڕابردوودا بەرزونزمی زۆر بەخۆ بینی ئەو کاتانی کە نزمە بۆ خەڵک زیاترە هاتن ئەیکڕی یا ئەیفرۆشتەوە. دوو مامەڵەمانەیە لێرە وەمە دێ مامەڵی زیویشی تێکەوتووە بەس لە ئێساوی کە بکرێ کە خەڵک هاوڵاتە مامەڵی زێر بکە زیاتر زێڕەکانیان هەستاکەین خۆمان ناوێرە دەستکاری بکە چون سعرەکان زۆر ناجێگیرن ڕۆژێک بەرز و ڕۆژێک نزمە ئەوەی کە بەتەمان مامەڵە بە زێڕەکەی و کە چاوەڕێەکە تۆزێدا سعرەکەی سەقام گیرە بێ و ئەم سەقام گیربوونە ژەمی ڕەبتی بە دەوڵی عالەمیەکانەوە هەیە بە تایبەتی کە ئیمڕۆ تۆزە نرخی زێر دابەزیوە بۆرسەکانی ناو سین وەستاوە ئەمە ژواکە کە وڵاتانی تریش و بە هەموو وڵاتێکەوە کە مامەڵی زێر و درا و کانزایەکانەکە لە مامەڵە بۆسێ چونکە هیچ بەرچاوڕوونینە تا تقریبان 20-25 ئەمانە کە بێتەوانێ ژوای لە وڵاتیان کردووە ئەوش هەر وەکو تاکێک مامەڵەکانیان تۆزە خاو بکەنەوەانە. ئێستا کە بەسیەوەکەی نرخەکەی دابازیەوە هەر لە چاو خۆیان لە چاو ڕابردووە هەر بەرزە بۆ مەسلەی زەواج و کچوکڕانەی کە زەواجەکان ئێستا ئەتوانن مەسەلەن لای تۆ چەند مسقال ئاڵتون هەڵەگرن بەرزترینیان چەند بۆ نزمترینیان چەند بووە. وەک خۆت فەرمووت نرخی زەهر لە بەرزیە سەکاڵینە چاو دوێنە دابەزیوە ساریکی وا دانەبەزە لێ مسقاڵی 50,000 و 100,000 لێ بۆتوان ئێستاش کە باسی 21ەکەین 21 توانین بڵێ لە ملیۆن و 50 لە ملیۆن و چی لە مامەڵی پێواگر بەبێ حەقدەست بەحقدەستەکە چێتەوە سەر و ملیۆن و سە بۆیە ئەگەر لە بابەتی زەواجۆمانەیە بڵیت زەواجەکان مسقالەکانیان کەم کڕۆتەوانێ وەگەمیشە لە جیاتی 20 مسقال و 30 مسقالە کرویانە بە 5 مسقالە خۆ سێ تاوەکو 10 مسقالێک ئەمە نەبووەتە کێشە بۆ کچوکڕانەی کە بەتایبەت دێنە لای ئێوە بەتایبەت خەسوەکان کێشیان لەگەڵا وەڵای وەکو پێشین تیفاقی کراوە پێشوی بێنە لای ئێمە لەسەر بڕێک ڕێکەوتوی بڕەکە مسقالێک بێ ئەڵقەیە بێ خودت هەر مسقالێ بێ خۆشمان تۆزە واقع بووینەتەوانێت کە نرخی زەر بەرزە پێویست بۆ هەمووکردنە ناکاتێت وەکو جاران بێت سوپاس بۆ خواردوو لە ئەتیفاقێکیان کردووە کە ئەو بێ مسقالێکی کەم بۆ یەکتری بکەن زۆر جا ئەشکالی عیار دروستە بێت لای ئێمە بۆ نمونە ئەو توێتی 21 هەژدە هەڵە گیریا خود بە عکسەوانە لەو حاڵەتانە تۆزی ئەشکالمان بۆ ئێمە دروست بۆ ئەشکالەکە بۆ ئێمەش نیە بۆ خۆیانە هیچ نەبێ منیوەندگیریەکیانەکەین تا پێک بێن و ڕێک بکەونەوە زیاتر تەڵەب لەسەر 21ەکە ئێستا خەڵک ئەوە گرانە 21ەکە هەژدە ئەتوانین بڵێن زیاتر ئێستا خەڵک هەژدەکەگە چونکە مسقاڵی نزیکی 100,000 فەرقە وەکو جاران نەما بڵین گوێ نایی تێکە 21 بێ هەژدەکە ئەوەی کێسا تەڵەبی لەسەر بە زیاتر ئایاری هەژدە سەرفە بێت.